سردار شيخ يحيى وقيمقامي قضاء شيخانه و شيخان قلمه كاك سردار دماتا باش به ادي شيخان دفركي جرينجه جاري جغرافي و جاري بيكاتان و يعني تزاني جي هلبته دوی چارچوبی دات گوتن لشيخان جي پرزگيريكا تومارنا كرنه هي حتى شعاريه مروفي و اكو بيدوي قادرني نقص خلق بكن وش اريه تكنيكي جي و كيشه هي لدوربيكي گلو چات كرن بله زور سپاس شو باش سپاسی جنابشتان دەکەینەوە چەندین ڕۆژە لەگەڵ تیمەکانی ئامار و لەگەڵ ئێمەش بەردەوام لەگەڵ خەڵکدان هەتا ڕاستیەکان ئاشکرا بکرێ بۆ هەموو لای. طبعاً وەکو جنابەت ئیشارەتت پێدا ئەم بابەتە زۆر گرنگە، سەرژمێری پرۆسەیەکی زۆر گرنگە بۆ عێراق بە شێوەیەکی گشتی بە تایبەتی هەرێمی کوردستان و لەمەش تایبەتمەندتر بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمە کە سنووری قەزای شێخانیش بەشێکە لەو بابەتە. سنووری قەزای شێخان طبعاً کێشە هەبووە لە یەکەم ڕۆژ بەداخەوە کە دوێنێ یەکەم ڕۆژ بوو لە سنووری قەزای شێخان ئەو کێشەیەش طبعاً بە هەموو پێوەرەکان بەغدا مەگلەی و گازندەکانمان ڕوبەڕووی بەغدا دەکەینەوە بە تایبەتی وەزارەتی پلاندانان چونکی ئەگەر بێت و ئەم کەم و کورتیانەی کە سەری هەڵدا لە سنووری قەزای شێخان لە بابەتی پرۆسەی سەرژمێری بە پلان بێ یان بێ پلان بێ لە هەردوو حالەتدا ئێمە گلەیمان ڕوبەڕووی حکوومەتی ئیتیحادیە و گازندەمان هەیە چونکی بەڕاستی مافی ئەم ناوچەیە بزر دەبێت چونکی لە سنووری قەزای شێخان کە دەبوایە وەکو هەموو سنوورەکانی دیکەی عێراق چونکی سەرژمێری بابەتێکی گشتگیرە نابێت جیاوازی لە هیچ پارێزگایەک بۆ پارێزگارێکی دیکە هەبێت دەبێت هەمویان لە یەک کات و سات و دەمدا دەست پێ بکرێ لە 15 مانگ لە سنووری قەزا و ناحیە و پارێزگاکانی دیرکەی عێراق دەستی پێکرد بەڵام لە سنووری پارێزگای دوهۆکیش لە ڕۆژی 17 مانگەوە دەستی پێکرد ئەم بابەتە 2 ڕۆژ تەخیربوونی کاریگەری لەسەر پرۆسەکە هەبووە خۆی لە خۆیدا لە لایەکی دیکەوە لەو بەشەی کە لە سنووری قەزای شێخان مەشمولن بە مادەی 140 لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەدێنمە کە سەنتەری قەزای شێخان دەگرێتەوە و هەروە سنووری ناحیەی زێلکان و گوندەکانی دەوروبەری و بگرە بەشێک لە کۆمەلگاکانی سنووری قەزای شێخان کە مەهەت و چڕەیە لەگەڵ سنووری ناحیەی بە عەدرێ بەداخەوە دەبوایە لە 17 مانگ لەگەڵ قەزا و ناحیەکانی دیکەی سنووری پارێزگای دوهۆک دەستی بەکارکردبا تیمەکانی KRG حازر و ئامادەسازیان بۆ کردبوو بەڵام یوزەر نەیم نەگەیشت بوو لە ڕۆژی 20 مانگ گەیشت لە ڕۆژی 20 مانگیش چەند کاتژمێرێک زیاتر لە 8 کاتژمێر پرۆسەکە دواکەوت چونکی ئەو یوزەر نەیمەی پێیان گەیشت بوو نەتوانراوەکو پێویست تەفعیل بکرێ بە هەر حاڵ کارەکان دەست پێکرا لە دوای ئەوەی ئێمەش پێش دەستپێکردنی ئەم پرۆسەیە وەکو ئیدارە بەرنامەیەکی خۆمان هەبوو پلانێک هەبوو پلانێکی تۆکمە بە تەنسیق و ئامانجی لەگەڵ خەڵکو و هاوڵاتیانی ناوچەکە بە سوپاسەوە هەمویان دڵسۆزانە هەستیان بە نیشتیمان پەروەری خۆیان کرد بەبێ جیاوازی لە نێوان هەموو پێکاتەکانشی سنووری چار دەمژمێرونیفمانە کو پرۆسێسە بە دیماهی پێ بێت کەواتە گەلو دیوی چارچوبی لە سنووری قەزا شێخان مەکەتە گوتێژی دیکە بە چارچوبێ مادە 140 لەوێرێ هەستیاری پێتر سەبارەتی بێ پرۆسێسی هەیە ناچاپڕێ بەچیت پتریا خەڵکی گەلوات نەتوماکردن حالیان بەڵێ ئێستا طبعاً ئێمە وەکو ئیداری قەزای شێخان دەستخۆشی لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین پاشەوەی ئاگدارمان کردبوونەوە بە پێی سەرژمێری ساڵی 57 هەمووی بگەڕێتەوە سەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە پێی ڕەسەنایەتی ئەو ناوچەیە چێ پێکاتی عەرەب بنیان کورد بنیان کلدان و ئاشوری و سریان ئێزدی و موسڵمان پێکەوە بشنەوە سەر گوندەکانی خۆیان ژمارەیەکی یەکجار زۆر هاوڵاتیان چونەوە سەر گوندەکانی خۆیان بۆی تۆمار بکرێن وەکو باسم کرد درەنگ دەستپێکردن یەکەمین ئاریشەی هەرە مەزن بوو پاشان لە بابەتی کۆنێکشن و ئیتیساڵ لە نێوان بژێرەکان و هەروە تیمەکانی کۆنتترۆلکردن ئەمەش بابەتێکی دیکە بوو لۆ ئیرسالکردن کێشەی دروست دەبوو و لە هەمان کاتدا ژمارەیەکی یەکجار کەم لەو کەوادرانەی ئامار کە دابش کرابوونشی بەڕاستی جیاوازیەکی یەکجار زۆر لە پلانی دەستەی ئاماردا هەبوو لە ناوچێک بۆ ناوچەیەکی دیکە بۆ نمونە لە سنووری ناحیەکانی ئەتروش و قەسرۆک و کەلەکچی و هەروە ناحیەکانی دیکە و قەزای سەر بە پارێزگای دوهۆک و هەروە بگرە پارێزگای نینەوەش حەدی ئەقسا بۆ هەر کارمەندێک دانرا بوو لە 100 خێزانە تا 120 خێزان بەڵام بپێچەوانەوە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ نمونە گوندمان هەبوو لە سنووری ناحیەی زێلکان بە تایبەتی 900 خێزانی تێدایە 1000 خێزانی تێدایە تەنها یەک
بژمێر لەوێ حاضر و ئامادە بوو بۆ هەم درەنگ دەستی پێکرد بوو هەم کۆنێکشن خەلەلی هەبوو بابەتی سێم کەمی ژمارە ئەو بژمێرانە تەسیری لەسەر پرۆسەکە کردبوو بۆیە پرۆسەکە دواکەوت بوو بە سوپاسیوە بۆ دەستەی ئاماری هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و جەنابی پارێزگاری دۆهۆک و هەمویان لەسەر خەت بوونە کە ئەم کێشەیە چارەسەر بکەن و هاوکاری تیمەکانی ئێمەیان کردووە و پرۆسەکە دەتوانم بڵێن باش دەستی پێکرد بوو و بەس تەنها ئێمە کێشەمان لە ماوەکەی ئێمە مەترسیمان بەڕاستی ئێستا کە ئەم سنوورە لە مەترسیدایە وەکو بڵێ ئەگەر بێت و تیمەکان نەتوانن تاوەکو کاژمێر 12 ئەم شەو هەموو خێزانەکان تۆمار بکرێ بەڕاستی کارەسات لەوەدایشیوە زۆر ماوەن کاک سەردار ئەنی گەلێک خێزانمانە ناوەندە تۆمار کرێ پێگەیەک بۆ عێراق سنووری قەزای شێخان دوو بەشە بەشێکیان ئەو بەشێک کە پەیوەستە و گرێدراوە بە ئیدارەی پارێزگای دۆکەوە لە ١٩ کارەکانی تەواو بۆ کاریش بەردەوام بۆ نمونە سنووری ناحیە ئەتروش و قەستۆک و کەلەکچین و هەروە لە سنووری ناحیە بەعەدرش ١٩٥ تەواو بووە لە سەنتەری قەزای شێخان و ناحیەی زێلکان کێشەمانەیە ئەوانە دەتوانن بڵێن تاوەکو ئێستا ١٧٠ سەرژمێری ئەنجام دراوە ١٣٠ ماوە کاریش بەردەوامە بەڵام ئێمە مەترسیمان ئەوەیە تاوەکو 12 شەو ئەم شەو ئەم پرۆسەیە کۆتایی پێبێ و نەتوانن هەموو خێزانەکان سەرژمێری بکرێن بۆ ئێمە داواکاریمان بە سەراحەت ئەوەیە کە بتوانرێت ئەو ماوەیە درێژ بکرێتەوە بەهاو حجەتی ئێمەش ئەوەن ئەم کێشانە هەمووی بەغدا پێیوەستە بەغدا پێی مەسوولە وەکو وەزارەتی پلاندان دەبواە ئەم پلانەی بە پلانێکی باشتر دوور لە مەرامی سیاسی دوور لە کێشە تەکنیکیەکان کاری دەست پێکرد بە یەکەمین بابەتیش ئەوە بوو ئێمە لێرەدا سوال دەکەین پرسیار دەکەین بۆچی ناحیە و قەزاکانی دیکەی سەر بە پارێزگای نێنەوە ڕۆژی 15 مانگ دیمەکانیان دەست بەکار بن بۆچی لە سنووری ئێمە 20 مانگ دەست بەکار کەواتە بۆچی ئەوە پرسیارێکە من ئاراستەی بەرزە دەکەم وەکو قایمەقامی شێخان بۆچی پێت وایە ئەوە مەبەستێکی سیاسی بێ مەبەستێکی ئەوە بێ کە فعلاً ئەو سیاسەتی وارتی دیموگرافی لە ناوچەکە بەردەوام بێ بەڵێ ئێمە لە ڕێگەی سازیەکانی پەیوەندیدارەوە ئێمە پرسیارەمان کرد و فشارمان کردووە لە یەکەم ڕۆژەوە بەڵام جواب و وەڵامی بەغدا ئەوە بووە کە کێشەکان و هۆکارەکان تەکنیکین بەس بە سەراحەت ئێمە هیچ قەناعەتمان بەو حجەتانە نییە ئێمە دەڵێن مەرامێکی سیاسی بووە بۆ ئەوە بووە کە خەڵکێکی زۆر بێبەهر بن ئەم ناوچە کوردستانیانە وەکو ڕەسەنایەتی ساڵی 56 نەنووسرێتەوە تیمەکان نەتوانن لەو ماوە دیاریکراوەدا کارەکانی خۆیان ئەنجام بدەن ئەمە کێشەی حقیقەت ئەمە بووە ئەگەر مانای لەوەدا نییە 5 ڕۆژ پرۆسە دوا بکەوێ بڵێ کێشەکە تەکنیکیە ئەگەر 5 سەعات بێ هەتا حدێک دەتوانێت ئینسان قەناعەت بەو حجەتە بێنێ وەلگا سەردار پیڤیاک و سەرنجاتە وەکە قایمەقامی شێخان گەشتی بیت بۆ عالیین پەیوەندیدار کونها ڕەوشە دشۆپێنن جەمە پرسگیرێک بۆ بەیەکە هەیە گەلەی سوپاس بەڕێز سەردار شێخ یەحیا قایمەقامی قەزا شێخان و لە شێخان گەلمە بوو